سڵاوتان لێ بە خۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم کە مژاری ئەمجارم تایبەت کردووە بە باسێکی ئابووری سیاسی لەگەڵ کاک شێخ نەوزاد کاملوک و بەڕێوەری گشتی بازرگانی هەرێم لە وەزارەتی بازرگانی پیشسازی باسێکی سیاسی ئابووری لەگەڵ کاکشێخا دەوروژێنم ئەویش لە باسی زیاتر فۆکسم لەسەر کابینەی نوێمە کە تا چەند توانوێتی بازارێکی ئارام یاخود سەقامگیریەکی زیاتر دروستکەوە دڵنیایی بداتە بازرگانەکان سەرڕای هاتنە پێشەوەی کۆمەڵێک لەمپەڕی ینی گەورە و کۆمەڵە ئاستەنگی جیانی کە هاتنە پێشەویش لە بابەتی کۆڤید-19 و دروستبوونی جەنگی نێوان ڕووس و ئۆکرانیا لەگەڵ کاک شێخ نەوزاد ئەم باسە تا بتوانین ئابووریانە قسەیەکەین ئەگەر نسب بە باسێکی سیاسیەوە کاک شێخ نەوزاد کامل زۆر بەخێرات زۆر بەخێراتی کاک شێخ لە باسێکی ئەوە من لەگەڵ کاک شێخا چۆن ینی بچمەنەوە قسە و باسیەوە کە سیاسەتی کابینەی نوێم لە ڕووی ئابووریەوە ینی ئێمە چەند نەتوانین بڵێن سەرکەوتوو بووە سەرڕای هاتنە پێشەوەی کۆمەڵە لەمپەڕی جیانی ئابووری. سوپاس بۆم دەرفەتە سڵاو لە بینەرانتان کاک چۆمان دیارە خۆتان دەزانن هەرێمی کوردستان لە دوای کە ساڵی 1992 کە حکومەت کابینەیەک لە دوایەکانی دروست کردووە بنەمایەکی بۆ ژێرخانی ئابووری و بۆ بەڕێوەبردننی وڵات دروست کردووە یعنی کابینەی نوێ هەمیش تەواوکەری کابینەکانی پێشووە بەڵام کابینەی نوێ هەم بە ڕوئایەکی تازەوە بە جیهانبینێکی تازەوە هاتوتە پێشەوە و بارودۆخەکە گۆڕاوە زمینەی کارکردن گۆڕاوە بۆیە کابینەی نوێ هەم لە ئێستادا لە کاتی ئەعلانکردنی کارنامەکەی خۆیدا تەرکیزکردن لەسەرەوەی کە چۆن هەمە چەشتن سەرچاوەکانی داهات بکەین چۆن بتوانین وا بکەین کە هەر احتیمال لەسەر نەود نەکەین و اقتصادێکی ڕێعیمان نەبێ بۆیە لەو ڕوانگەیەوە کە هات کاری لەسەر کشتتوکاڵ کرد کاری لەسەر پیشەسازی کردووە کاری لەسەر بازرگانی کردووە کاری لەسەر پیشەسازی کردووە هەموو ئەم کردانەوە بکا کە ببن بە سەرچاوی داهات بۆی لە داهاتوودا ئەم سێکتەرانە ببن کە داهاتێک پەیدا بوو ئەگەر لە بارودۆخێکدا نرخی نەوت بەرزونزمی کرد کاریگەری لەسەر ژیانی ئابووری وڵاتیان دروست نەکە بۆیە لەم هەنگاوەدا تا ڕادەیەک ناڵێن سەداسەد هەموو ئامانجەکانی پێکاوە چونکە ئەوە پرۆسەیەکی درێژخایەنە پێویستی بە کاتە پێویستی بە ئیمکاناتێکی مادی هەیە بەڵام خۆتان دەزانن لە سەردەمی کابینەوە هەمان بەو ڕوئایەوە هاتە ناو کارەکە کۆڤید-19 هاتە پێشەوە کە دەواازەکانی هەموو داخست لە ڕووی جیهان لە هەمان کاتیشدا ئەو شەڕی ئۆکرانیان ڕووسا لە ساڵی ڕابردووە دروست بوو ئەویش کاریگەری لەسەر ژیان و ئابووری دروست کرد بۆیە هەموو ئەمانە کاریگەریان سەر بازاڕەکان کرد بەڵام کابینەی نوێ هەم بەو ڕوئایەیە کە هەی بوو هات بەرنامەیەکی دانا وای کرد کە چۆن بتوانێت تەوازن ڕاگرێ هەم بە بەردەوامی ئەو موچە و بەردەستی کە هەیە وەکو بڵێن نەفقای تەژغیلەکە بدات لەمان کاتیشا بەشێک لەو داهاتی کە لە بەردەستیدایە بخاتە بواری خزمەتگوزاری و ژێرخانی ئابووری پێ دروستکە بۆیە لە هەموو بوارەکاندا ئێستا کار دەکات بەڵام ڕەنگە لە سێکتەرێکەوە بۆ سێکتەرێکی تر بە نسبەیەک جیاواز بێت دەتوانین بڵین لەگەڵ هاتنە پێشەوەی ئەو ئارێشە سیاسی ئابووریانە ینی ئەم کابینێت توانوێتی بۆ هەر کێشەیەک ینی بەدیلێ ئەتەرناتی ببێنێت پێشەوە ئەگەر بەدیلی نەبووە ڕەنگە بارودۆخەی ئێستا هیچ ژیانی هاوڵاتیانی شوهرێمی کوردستانیش بەم شێوەی نەمایە بۆیە ڕەنگە ئەوە یەکێک بێت لە سەرکەوتنەکان یان ڕوئیا دەرکەوتەکانی سەرکەوتنی ئەم کابینەیە بەوەی کە لەگەڵ هەموو ئەو تەنگشانەی کە دروست بوو ئەو هەموو ڕێگریانەی کە پەیدا بوون ئەو توانی خەڵک وا لێ بکە مەسەلەن ئەوسا موچە لە 150 درانی وە موچە دەدرا وای کرد موچە بەبێت لێ بڕین بدرێ وای کرد مەسەلەن داهاتەکان ڕێکخراوە نەتەوانێت ئێستا یاسای چاکسازی دەستی پێ کردووە قۆناغ بە قۆناغ لە ڕۆژ لە دوای ڕۆژ لە پێشکەوتندایە هاتووە لەگەڵ سەرمایه‌دار و خاوەن کۆمپانیاکان و ئەوانەی کە سەرمایان هەیە لە وڵاتەدا تەنسیقی کردووە ئێستا پرۆژە پیشەسازیەکان و پرۆژەکانی ئاوادانکردنەوە ئەو سێکتەرانیان نەوەستاندووە کەم تا زۆر لە هەرێ لە بوارانە ئیشی کردو کاتەگەر ئەمە نەکرایە ڕەنگە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان و ژیانی خەڵک قورسترا بوو لە ئێستا کاک شێخ زۆر لام گرنگە لە بابەتەوەی سەرڕاوێک کە عێراق 25 ملیار دینارێکی کە نەئەنارد چۆن ینی ئەم کابینەیە توانی موچە ببێ لێبڕینیانی بەو شێوەیە
چارەسەرێکیکە هات چی کرد ئەو کاتی خۆیان تقریباً. بەڵێ دیارە ئەو چی کرد حکوومەتی هەرێمی کوردستان ئەرۆ کوردستانی کرد بە جێبەجێکردنی بنەماکان یان سەر چاکسازی بەوەی کە هەموو کۆمەڵێک هەیە بوو دوو موچە بوو کۆمەڵێک هەبوو خەرجی زۆر لە بۆ خەرجەکانی وەزارەتەکانی کەم کردەوە بەڕاستی ئەو هەندێک پێداویستی زەڕور هەبوو هەمووی ڕاگرت ئەوە پێداویستی کە نەکرا پێویستی نەبوو ینی نە بۆ ڕێگە دوای خست بۆ کاتێکە وای کرد داهاتەکانی ڕێخستەوانێ داهاتەکانی پەردەوازە بوون کۆیکردنەوە زیاتر هەموو ئەمانە ئەو کارانەی کە کردی وای کرد کە داهاتێکی باشەکەوێت دەست حکوومەت تەنزیمێکی زیاتری کرد و خۆشببختانە لە دوای ئەوەش ڕەنگە لە سەرەتا و یەکێ لە کێشەکانەوە بوو دابەزینی بەهای نەوت بوو بەڵام دوای نەوت نرخینەوت بەرز بوویەوە نرخینەوتشکە بەرز بووە توانی استقلالی ئەو بەرزبوونەوەیە بکە بۆی بەشێکی دابنێ بۆ داهات بەشێکیشی دابنێ بۆ ژێرخانی ئابووری کە گەشەی پێبدا بۆیە ئێستا بەشێک لە داهاتەکان کە بۆ ژێرخانی ئابووری دروستکراوە وردە وردە خەریکە بێ بە سەرچاوی داهاتی پێ زیاد کراوە لە هەموو وەزارەتەکان ئێستا خەرجی کەم کراوەتەوە داهات زیاد بووە ئەگەر وابێ ینی ئەمە بمانەوە نەمانەوە لەوەی کە ئەو باجانی ینی حتممەوە ینی وەکو وەزارەتەکە باج دروست کراوە لەسەر کۆی کۆمپانیەکان و بازرگانەکان سەرڕایەوەی کە ئەو دوو موچە خۆر و سێ موچە خۆر و بندیوارانە ینی کۆی ئەوانە کردی ئەوەی کە علاجێکی ئەوە بکرێکە نەوت دابەزی لە هەمان کاتە عراق ئەو ینی بەشە بجێ کە بەڵێ ئێستا خۆ نەیداوە چەند مانگە ئەو 200 ملیاری بۆ نەناردوین بەڵام هەروەکوتم بەهۆی ئەو ڕێخستنەوەی داهاتەکە و ڕێخستنەوەی باج چونکە باج زیاد نەکرا باج ڕێکخرایەوە باجەکە بوو کە پێویست بوو وەربگیرە وەرنەگیرا ئێستا ئەو باجانێک کە پێویستە وەربگیرێ بە پێی نسبە و تەناسب ئەوە وەردەگیرێ لە کۆمپانیەکان لە بازرگانەکان زایدەن هاتووە ئەو داهاتەوە وتم ئەو خەرجە زیادانە کە هەیە هەمووی ڕاگرت و داهاتەکانی کۆ کردەوە لە یەک سەرچاوی داهاتە وای کردو ئێستا هەموو ئەو داهاتانێک لە یەک شوێنە کۆ بۆتەوە دەتوانین تۆ تەنزیمی کە ئەو کاتە بەڵام پێشە داهاتەکان پەردەوازە بوون داهاتەکان ئەوە بۆ باجەکان زۆر وەکو پێویست وەر نەدەگیران هەموو ئەمانە وای کرد کە ئێستا ئەوە چەند مانگە بەبێ ئەوەی بە حکوومەتی عێراقی ئەو 200 ملیارە بنێرێ توانراوە لە کاتی خۆش داگەرکەم چەند ڕۆژێ دواب بکەوێ توانراوە ئەو موچەی بۆ فەرمانبەران تەمین بکرێ و بتوانن لە کاتی خۆی دابیدەن بە فەرمانبەران بەڕێستان ینی وتان لەوەی کە کابینەکان تەواوکەری ئەم کابینە بەڵام ینی ئەوەی کە دەبینرێتەوە ینی سێبارەی یەکەمەوە لەوەی کە سەرڕای هاتنە پێشەوەی ئەو لەمپەڕانە سیاسەتی کابینەی نوێم ینی چۆن لەوە کە قاڵ بۆ تۆ کۆمەڵگەی ینی هەرێمی کوردستان لە کۆمەڵگەیەکی ئێمە ئیش بۆ ئەوە دەکەین چۆن ئەوش بەچی دەکرێت پێویستی بە هەمانگی و هەمان هاوکاری هەموو لایەکەیە بە تەنها بە وەزارەتی دیاریکراو ناکرێت ئێستا حکوومەت وەکوتم لە چوارچەوەی ئەو کارنامەی کە هەیەی دەوێت کردی کشتتوکاڵ پێشخە کەواتە دامی کردی کشتتوکاڵەکە دامی جوتیارەکان دەکات دامی کۆمپانیەکان دەکات کە لە بواری کشتتوکاڵە کار دەکەن و دامی ئەو کارگانش دەکات کە بەرهەمە کشتتوکاڵەکان وەردەگرن بۆی بتوانن بەرهەمی بهێن و بیکەنەوە ئێمە لە وڵا بڵێ ئێمە وەکوتم باسم کرد اقتصادەکەی اقتصادێکی ڕێعیە احتیمالمان سەر نەوتە بەڵام ئەگەر بێت و ئێمە ئیشکەین ئەو زەویانەی کە هەمانە بە اقتصادیەن بەکاری بێنین ئەو دەستی کار و سەرمایە مرۆیی کە هەمانە بتوانین وەکو پێویست بەکاری بێنین ئەو داهاتێک کە دەستمانەکەوێت بەشێکی دابنێ لە نەوت بۆ ژێرخانی ئابووری لە ڕووی بژانەوەی ژێرخانی کارگەکان گەشەپێدانی هێنانی تەکنەلۆژیای نوێ بۆ کشتتوکاڵ پیشەسازی نوێ بخەینە کار ئەمانەوە دەکا هەم دەستی کار زیادەکە هەمیش بەرهەمەکانی خۆ جوتیار ساڵانە کە ئێستا مەگلەیمان لەوە هەیە مەسەن جوتیارەکان مەگلەیان هەیە بۆی کە ناتوانن بەرهەمەکانیان ساخت بکرێتەوە لە بازاڕا ئێستا ئێمە وەکو وەزارەتی بازرگانیەکی لە ئیشەکانمان ئەوەیە ڕێگەمان داوە بە کۆمەڵێک کۆگای دروستکرێت کۆگای ساتکەرەوە بۆی جوتیار کاتێک کە بەرهەمەکەی ئەگەر لەو لە وەرزی پێگەیشتنا نرخێکی کەم بێ ئەتوانێت کۆمپانیایەک بکرێتەوە لە ساتکەرەوە دای بنێ لە وەرزێکی ترا بیفرۆشێتەوە بۆی ئەو نرخی کە پێویستە بۆی بکە لە هەمان کاتیشا ئاسانکاریمان کردو مەسەلەن لە ئێستادا لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق و وەزارەتی کشتتوکاڵ عێراق ڕێکەوتون وەزارەتی کشتتوکاڵ کە بەرهەمی ناوخۆی ئێمە لە هەرێمی کوردستان کە ئێستا زۆرمان لە خۆمان زیاترە بەتایبەت لە بواری سەوزەوات و میوە بڕواتە خوارەوە بۆ ناو شارەکانی ناوڕاست و خواری عێراق و باجێکی زۆریش خراوەتە سەر ئەو کاڵایانەی کە لە دەرەوە دێن لە میوەهات و سەوزە بۆ ئەوەی خەڵک
نتوانێت ئەو میوەی دەرەوە بکرێ بەرهەمی ناوخۆ بکرێتە ئەمە پێویستی بە هۆشیارێکی زیاتری شێ لای هاوڵاتیان بەڕاستی ئێمە احتیمال دەکەین لەسەر بەرهەمی خۆمان بەرهەمی ژوارەکانی خۆمان بکڕینەوە هەم لە ڕووی کوالەتیەوە باشە هەم لە ڕووی تەندروستیشەوە باشە چونکە ئەو ماوادانە بەبێ موادی کیمیایی پەروەردەبوون و گەورەبوون و بەرهەم هاتوون بۆیە سوود وەرگرتن لە بەرهەمی خۆمان دوو سوودی هەیە یەکەم لە ڕووی تەندروستیەوە بۆ هاوڵاتەکە باشە دووەمیشان تەرجیع جوتیارەکە دەکەن کە بەرهەمەکانی زیاتر بکات ئەو زەوەی کە هەیەی بەدەستیەوە باشتر بەکاری بهێنێ بۆ ئەوەی ئێمە کە ئەمەمان کرد کەرتی کوشتکڵمان پێشکەس کەرتی کوشتکڵ زۆر مهمە بێ بەسەر چاوی داهات چونکو وەکو بڵێن نەوتێکی هەمیشەییە ئێمە زەویەکانمان باشە ئاومان هەیە زەویمان گونجاوە بۆ بەرهەمێنان سەرمایە مرۆیشمان هەیە کەواتە بەس تەکنۆلۆژیەکی تازەش بێتە پێشەوە بتوانێت ئەو هەمووی تەواوکەریەک بن بۆ بتوانین بەرهەمێکی باش بین نەجار لام گرنگە لە زاری کاکشێخەوە بزانم چۆن هاوکاری جوتیارانتان کردووە بە تایبەتی کە ینی دوێنێ لەگەڵ بەڕێستانە بوون ینی گەنمی جوتیاران نەدرا ئەمجارە بە عێراق و خۆی کە جوتیاران چاو لە دەستی عێراق نەبن کە هەر لە کۆنگرەکە ئاماژتان بۆیە کە پارەی ساڵی 2014 جوتیاران نەدراوە چۆن ئەم کابینەیە وای کردووە کە احتیمال لەسەر خۆ بکرێت و بەرهەمی گەنم زیاتر بکرێت سەر ڕای قەیرانی کەشوهاو ئێمە لە چوارچەوەی کاری خۆماندایە مەسەلەن ئێمە دەمانەوێت بەڕاستی هەروەکوتم جوتیارانی خۆمان تەرجیع بکەین کە بەرهەم بێنن بۆی چاومان دەستی کەس نەبێ ئێمە لە ساڵی ڕابردوودا 120,000 تن گەنممان وەرگرت لە سایلۆکانی هەرێم ئەمە ئەو پارەی کە حکوومەتی عێراقیدا پارەی جوتیاران بەڵام لە نەفقاتی سیادیە یعنی ئەو نەتێک نییە مەسەن حکوومەتی عێراقی بکا بە سەرەرێمی کوردستان بڵێ پارەتان دەمێ گەنم کڕن لە سایلۆکانی خۆتان ناڵیگرن بۆ هەموو عێراق پارە تامین کراوە بەشی هەرێمی کوردستانیش تێدایە ئێمە ئەو بەشەی خۆمان وەردەگرین دەیتێنە جوتیارەکانمان لە ساڵی 2014 کە بوو بە کێشەیەکی سیاسی بەشێکیمان وەرگرتووە لە ساڵی ڕابردووە تقریبا 260 ملیارێ ئێستا 309 ملیارێکی ماوە ئەویش تقریبا ڕەزامەندی دراوە لە میاسای دوایە کە دەرچوو لە پەرلەمانی عێراق بۆ پاراستنی خۆراک ئەو پارەی تەسبیت بۆ لە یاسایەدا یعنی ئێستا وەزارەتی بازرگانی عێراق مکەلەفە بۆی ئەو پارەیەمان بۆ بنێرێ لە ڕێی جوتیارەکان لە ڕێی سایلۆکانمان بدەین بە جوتیارەکان ئەمەی ئێستاش ئەم ساڵ ئێمە یاروکوتم هەنگاوی باشنرا مەسەلەن هەنگا و کاری جوتیارەکان زیاترکە یەکەم لە ساڵانی ڕابردوودا تەنێک گەنمی دەرەجەیەک بە 560,000 وەرەگیرا ئەم ساڵ بوو بە 850,000 ساڵانی پێشوو دەرەجەیەک و دەرەجە دوو دەرەسێمان بۆ گەنمدادەنا بۆ هەرێکێکیان تقریبا 560 بە 400 بە 420 بوو دەرەجەکان ئەوانە نەمانێ ئێستا هەموو گەنمەکان بە 850 وەرگیرا دەرەجەش نەما یعنی ئەو پەڕی گەنمەکە زۆر خراپ وایە لە 800 کەمتر وەرنەگیرا لای جوتیارەکە کاتە ساڵانی ڕابردوو ئێمە لە دوای دوو سێ مانگ دوای وەرزی وەرگرتنی گەنم تەواو بوو ئەم جا پارە بۆ جوتیارە هاو ئەم ساڵ لە ئەتوانم بڵم تا ئێستا لە 145 تا 50 پارەکە هاتووە دابشمان کردو بەسەر جوتیارەکان داکەواتە ئەم پێدانی پارە تەرجیعەکە بۆ جوتیاران بۆی ئەم ساڵ بەرهەمی زیاتر بکەن و ئایندە وا بێکە ئێمە بتوانین خودبژێوی خۆمان لە گەنم پەیدا بکەین لە سایلۆکان دای بنین بۆی کاتێکە گەنم نەما ئێمە بتوانین و گەنمانە سوودی لێوە بگرین بۆ هاوڵاتیان و بیکەنە بینەرین بۆ ئاشەکان بکەن بە ئارد و دابەشیکەین وەکو بەشە خۆراکی هاوڵاتیان مەراقم بزانم چۆن سڕای ینی ئەو پاڵنەرانە ئەو داینەمۆیانە چی بوون ینی جوتیار بەرهەمی گەنمی لە پار ساڵ زیاتر بوو لەم ساڵ هۆکارەکەی هەندێشت بوو یەک چەند وشکە ساڵیش بووم ساڵ بەڕاستی ئەگە وشکە ساڵی نەبووایە ڕەنگە زیاترە بوو چونکە ئێمە زۆربەی زۆری کشتتوکاڵەکان هەر پێش ئەوەی کە بیدروێنەوانە یان بە ئاشڵیان کردە ناوی ئەمەش دەبۆی وشکە ساڵێکەوە بەڵام ئەمەی کە ئێمە وای کرد ئەم گەنمە زیاد بێ ئێمە لە سەرەتای وەرزەکەەوە تەرجیع ئێوەمان کرد کە یەکەم گەنمەکەم ساڵ پێش وەرگرتنەوە پێش درونەوەی گەنم کە ئێمە گەنم بە 850 وەرەگرین دووەم دەرەجە نەماوە سێهەم پارە لە کاتی خۆیدا دەدەین هەموو بەڵێنەکانیشمان بردوتە سەر ئەمە کاری کرد سەر دەرونی جوتیارەکان کە گەنمەکان لە بازار ڕەشە نەفرۆشنەوە بیهێنە سایلۆ تەسلیمیکەن بۆ ئەوەی بتوانین ئەو گەنمە بەڵام هێشتا لە ئاستی خواستی ئێمەدانە بۆ ئێمە حەزمان نەکرد چونکە ئێمە پێویستمان لە ساڵێکدا پێویستمان بە 750,000 تن گەنم هەیە ئێستا ئەم ساڵ 300مان هەیە بەڵام وەزارەتی بازرگانی عێراق مکەلەفە بۆی کە ئەو باقی کە ماوە بۆمان تەرتیب بکە چونکە ئەوە لەسەرەوە کەوتم لەسەر نەفەقاتی سیادیە دەبێ پارە بدات گەنممان ناقەلەمان بۆ بکات لە ناوەڕاست و خواردوی عێراق گەنممان بۆ بێنێ بینەرین بۆ ئاشەکان و بیهاڕن پلانتان تا چەنەوەی هەیە ینی سەرڕایەوەی کە ناتوانانی 100 پلانێ دانی لەوەی کە لە نمونەی ئۆکران و لە نمونەی کەنەدا
ئارد و گەنم هەناردن نەکرێتوە دانیشتوانی هەرێمی کوردستان بەرهەمی خۆیان بخۆنەوە لەنێو پرسیارەکەشمان بەبەسمەکە دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ ینی ئەم بەرهەمە خۆماڵی زۆر تەندروستە ینی زۆر ناخۆن و لە ئەمان کاتە دوێنێ لە کۆنگرە ڕۆژناوە نووسەکە من ئاوەتی بینێکم لا دروست بەڵێ باسیەوە گرایمە گەنمە ئەو گەنمی کە هەمانە لە هەرێمی کوردستان دەمانەوێت باشترین گەنم بێ بەڵام هەروەکو وتم ڕەنگە لە ڕابردوودا هەم جوتیارەکانیش و هەم وەزارەتی کشت و کاڵیش پێویستی نەکردو یان احتیمامێکی بەو دەرەجەی نەدراوە بە نەتەوەی باش بێن لە تاقی بکەنەوە لە ناوە زەویەکانی زەوی کشت و کاڵەکان دەکرێت ئێستا ئەم ساڵ هەموو تەرکیزەکە لەسەر ئەوەیە بنەتەوەی باش بدەن دەرمانی قڕکرد بدەن بەو ئەوانەی کە زەوی کە زیان بە دەغڵەکان دەگەیەنێ هاوکاری جوتیارەکان بکەن لە ڕووی تەکنۆلۆژیای نوێ و ئامێری تازیان بۆ بێنە پێشەوە ئەمانە لە چوارچەوەی بلانی کارنامەی وەزارەتی کشت و کاڵان کە بۆ جوتیارەکان ئامادەیان کەن بۆی زەویەکی باشتر و بەرهەمێکی باشتر بدەن بەدەستەوە ئێمە تەموحمان ساڵانە ملیۆنە ملیۆنیە گەنم تەن گەنم وەرگین لە سایلەکانمانە دای بنین بۆی پێویستمان بەنەوە نەبێ ئێمە ڕەنگە تاسە لەگەڵ حکومەتی ناوەندا ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان چۆن دایان جار تووشی خلافی سیاسی بوون و هەشتیان نەناردووەوە چۆن 200 ملیارەکە نانێرن ڕەنگە ڕۆژ لە ڕۆژان بیر لەوە بکەنەوەنێ مەسەلەن بیر لەوە بکەنەوە خۆراکیش دەنێرن بەڵام تۆ دەبێت ئەمنی غذایی خۆت مسۆگەرکەی ئەمنی غذاییش بەچی مسۆگەرە بێت دەبێت پەرە بە زەویەکانی کشت و کاڵی بدەیت جوتیار دەعمکەی بۆ ئەوەی 100 بەرهەمی جوتیار چەند پێویستیان هەڵێ هەرێمی کوردستان چەندی پێویستە ئەو گەنمە مسۆگەرکە ئێمە هەموو زەویەکانیشمان بەکەڵکی هەموو ئەو بەرهەمانە دێ کە ئێستا لە بە خۆراک بۆمان دێ ئەتوانین شەکر بەرهەم بهێنین ئەتوانین برنج بەرهەم بهێنین ئەتوانین دۆشاو بێنین چونکو تەماتەمان زۆرە کارەکان بخەینە کار دۆشاوی تەماتە بەرهەم بێنین ئەوانەی کایدن دەتوانین فاسۆلیا بەرهەم بهێنین دەتوانین نیسک بەرهەم بهێنین کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین هەموو ئەو مادانە بەرهەم بهێنین بۆیە بنەمای دروستکردنی ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ کشت و کاڵ ئایندەی ئەمنی غذایی هەرێمی کوردستان مسۆگەر دەکات ئەمەش هەنگاوی دەوێت هەمانگی و هاوکاری هەموو لایەکی دەوێت لەسەر و هەمویانە و هاوڵاتی بتوانێت ئەو بەرهەمەی کە جوتیار بەرهەمی دێنێ ئەوە بکڕێ بۆ ئەوەی جوتیارەکە بەرهەمەکەی بەڵێ ڕنج بە خەسار نەبێت بتوانێت ئەو بەرهەمەی کە بەدەستی هێناوە فرۆشتێتی لە بازارە پەلایەکی دەستکەوتێتەوە بۆ ساڵێکی نوێ دیسانجارێکی کە خۆی ئامادە دەکات بەرهەمی کە بێنێتوانێت کە ئەمەش کرد ئەو کاتە تۆ ڕەنگە لە ئایندەدا کۆمەڵی بەرهەممان هەیە ئێستا پەتاتە لە خۆمان زیادە بەرهەم زیاد ئەتوانێت ئەو بنێرینە دەرەوە جاعاتن لە اقتصادیشە هەر وڵاتێ ئەگەر بەرهەمێنانی زۆر بوو ناردن دەرەوەی زۆر بوو اقتصادەکەی گەشە دەکات بۆ چونکو تۆ بەرهەمەکە دێنێتە دەرەوە درای قورس دێنیتە ناوەوە کە درای قورسێ نایەوە قیمەتی درای خۆت بەهێز دەبێت ئەو کات بڵێ ناینێتە دەرەوە و کاتە دەتوانانی بەپێی ئەو پارەیە و داهاتە جارێکە بێ بە قازانج بۆت بەرهەمی ناوخۆی دەست پێکاتەوەوانێ بەرهەمەکان زیاد دەکات وا دەکات اقتصادێکی گەشە کردووی سەقامگیر بۆ دروست دەبێت کە لە نەبوو ئەمنی غذایی کاریتر مەترسی لەسەرە نەبوو ئایندەش ئەگەر بارودۆخێکی تر هاتە پێشەوە استثنایی بوو تۆ بێ احتیاتی خۆتی هەبێ بۆ 6 مانگانی کەم کەوتی بارودۆخێکەوە پێویستی بەوە نەبێت لە دەرەوە گەنم بێنی لە دەرەوە خۆراک بێنی لەناو هەرێمەکەی خۆتە هەموو بەرهەمێکی هەبێ و بە شێوەیەکی کوالتی باش بە شێوەیەکی ڕێکوپێک و ستاندارد هەڵگیرابێت کە زیانی پێ نەگات و لە کاتی خۆی شابی دێ بە هاوڵاتەکانە بۆ ئەوی سەقامگیریە بۆ نرخ دروست بێ خەڵک تووشی هەژاری و برسێتی نەبێت کاکشەخ لام گرنگە کە ئێمە کە دەبینینەوە ملیۆنێک و 400,000 موچە خۆرمان هەیە چۆن لە پلانتانە ئەم شتە پێچوانەکەنەوە کە بەرهەمی ناوخۆ هێندە زیاد بکرێت لەوەی کە دانیشتوانی گوندەکان گەل لە سا 70 جاران بوو یعنی ئێستا ینی دقیق پێچوانەکەی هەیە لە هەرێمی کوردستانە لە سا 70 مستهلیکن و پێچوانی چەندێک ئەوە بکەنەوە سەر ڕایەوەی کە هەلی کار دروستە بێ ینی ئەوانەی کە تەخەڕۆجەکەن دەرەچن لە زانکۆکان و لە پەیمانگاکان چاوەڕێەوە نەکەن کە دامەزرێن ئێستا یەکی لە پلانەکانەوەیە مەسەلەن ئێمە وردە بەرەو گوندەکان بڕۆینەوە بەرەو ناحیەکان بڕۆین بەرەو قەزاکان بڕۆینەوەوانێ مەسەلەن لە ناحەیەکە کە پێویستە بەرهەمی کشت و کاڵی زۆر تێدایە مەحەدێکی زراعی تێدا دروستکرێ کولیەیەکی زراعی تەسبیت بکرێ دوای ئەوە کۆمەڵە کارگەر لە دەوروبەری قەزا و ناحەکان دروست بکەین بۆ ئەوەی شوێنی بەرهەمێنان و ئەو کەرەستە سەرەتایانە لەگەڵ کارگەکانان نزیک بێ تێچوونی کەم بێتەوانێ ئەمە پێویستی بە پرۆسێکی درێژخایەنە بەڵام ئیشیشی بۆ کراوە ئێستا ئیشی لەسەر دەکرێت وردە
گەڕانەوەمان ئێستا لە شارە گەورەکان دەرچین بچینەوە ناو ناحێو قەزاکان و گوندەکان بە مۆدێرنکەین خستەخانە و نەخۆشخانە و قوتابخانە و مزگەوت و ڕێگاوبانێکی باشی تێدا بێ کارەبایەکی باشی تێدا بێ بۆ ئەوەی و خەڵکە ئیتر لەو ژیانی ژاوەژاوی ناوشارش دوورەکەوێتەوە چێتەوە ناو گوندەکان لە ڕووی تەندروستیشەوە هەوایەکی تەندروست لە ناو گوندەکان زیاتر هەیە کە تۆ زانیشی بەرهەمەکەی مسۆگەرە ساق دەبێتەوە و کارگەیەکی نزیکە لێی ئەتوانێت ئەوی دڵی خۆشە بۆیە دەچێت بەرهەمێنان دەکا بۆی بەرهەمەکەی کاتی خۆیان بگاتەوانێ بەدەست بگانێت کارگەکان و پارەکەشی وەربگرێ و بەردەوام بێکەواتە ئەم پرۆسەیە گوتم پرۆسەیەکی درێژخایەنە بەڵام کاری بۆ کراوە لێ ئێستاوە ئیش لەسەر ئەو ئاراستەیە دەکرێت چونکو ئێمە ئێستا لە زۆر وڵاتە کە لە کاتی ئەزمەیە کە ئەزمەیەکی سیاسیە وڵاتەکەدا دەخرێ مەسەلەن حەساری اقتصادی خرێنساری هاشتێک نەبێ زۆرێکی لە وڵاتانە مەسە ئێرانە چەندین ساڵ حەساری اقتصادی لەسەرە بەڵام لەبەر ئەوی گوندەکانی تێک نەچوون زۆربەی گوندەکانی بەرهەمەکانیان مسۆگەرەکەن و کارگەشتیشیان هەیە بۆ بساختکردنەوە تایبەتی خۆی بەڵێ بڵێ هەم خەڵکەکەیشی مەشغوڵە بێکار نییە چونکو مەشغوڵن دەستی کاریان دروست کردووە هەمیش بەرهەمەکانیان ساغ دەبێتەوە و هەمیش تووشی ئەوە نەبوون مەسەلەن پێویستیان بە پەتاتە بێ بچنە دەرەوە بهێن خۆیان پەتاتیان دروست کردووە خۆیان تەماتیان هەیە خۆیان هەموو پێداویستەکانی خۆیان بەرهەمە هێنن کەواتە نەبووتە هۆی دروستبوونی هەژارێکی وا کە ژیانی قورسکە بەڵام ئەوەی کە ئێستا ڕۆدا لە ئێران پێوەستە بە دابەزینی بەهای دراوەکەیان کە لەبەر ئەو حەسارە قسەی دەسەگنا وەکو لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بەرهەمەکانەوە کێشەی نییە ئەو بەم ینی وتێ ئەوەی نەمکوژە بەهێزمەکە عیبرەت لەوە وەرگیرا کە کۆڤید هات عبیر لەوە وەرگیرا کە نرخی نەوت ینی بەو شێوێ ئەم کابینەیە لە چانسیا بوو یا لە بەدبەختیا بوو کە بەو شێوەیە توانی ینی کۆمەڵێ چارە دروست کە یاخود هەنگاوی ناوە لەوەی کە لە نمونەی باش ینی باش ینی باش لەسەر بازرگانان و ینی بەو شێوێ خاڵە گومرگیەکان تۆکمەترکە ینی بەم شێوێ ئەکرێ بڵین عبرەتێک لەوە وەرگیرا کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دروست وایە بەڵام کابینە خۆی کابینی نوێهەم هەر بەرنامەی هەبوو کە ئەم فرە چەشنی لەسەر چاوەکانی داهاتا بکە بەڵام ئەم بەڵێنەکانی شێوە بەڵام ئەمەش کە هاتە پێشەوە بەڕاستیارەوەکو باسی کرد ئەو کۆڤید 19 ئەگەر هات و خۆمان کۆ نەکردایەتەوانە ڕەنگە بەم شێوە نەبووە کەواتە سوودمان لەو دەرفەتە وەرگرت کە ئەو مەسافەیە ئەو هەموو دەواازەکانی داخرا تۆ بێ احتیمال کردە سەر خۆت کە حکوومەت عێراقی پارەی نەنارد تۆ ناکری هەر چاوەڕێبی مادەم حکوومەت عێراقی پارەی نەناردوێتی من پارەم پێ نییە و ناوێ پارە بەم بە خەڵک ئێکەواتە بێ خۆم ڕێخەمەوە ئەوە بوو یاسای چاکسازی و ڕێخستنەوەی داهات و ڕێخستنەوەی خەرجیەکان و کەمکردنەوەی دووموچە و ئەوانەی کە لە ناو لیستەکاندا بوون هەموو ئەمانەی وا لێ کردو ئێستا قۆناغێکی باشی چۆتە پێشەوە بە دڵنیاییەوە مادەم ئێمە ئەو ناجەمان هەیە کە اقتصادی وڵات پێشخین چوو بەڕاستی گەر هەر وڵاتی اقتصادەکەی تۆکمە نەبێ بنەمایەکی و ژێرخانێکی ئابووری بەهێزی نەبێ تۆ با لە ڕووی سیاسیشەوە بەهێزبی بەڵام لە کاتێکا کە تووشی ئەزمەیەکی سیاسی دەبی اقتصادیش نەبێت هەردووکیان تاواوکەریەکن بۆ داڕمان بەڵام کە ئەزمەیەکی سیاسی شاتە پێشەوە تۆ اقتصادەکەت بەهێز بوو ئەتوانی خۆتی بۆ بگری ماوەیەک تەناسول نەکەیت هەندێک مەبادی ئەساسی لە بێ ناوی ئەوەی کە تۆ اقتصادێکی بەهێز هەیە توانی خۆتی پێڕاگری بۆیە کە اقتصادێکی بەهێز بوو تەحەدات زیاتر بێ ئەتوانی بەرامبەر نەیارەکانیش بوەستی ئەو کاتە بەرژەوەندە سیاسەکانی ژوالەکان ناچارە بێ ئێستا زۆر شوێن هەیە ینی ئێستا ئەم شوێنەی ئێمە کوردستان ینی بۆتە سەرچاوی گۆڕانکاری بۆ لەبەر ئەو شوێنەکەمان ئەوەندە استراتیژیە نە ئێران نە تورکیا نە سووریا نە عێراق ناتوانێت ئێمە فرامۆشکەن بەپێی پێگەکەمان پێگە جیۆپۆلیتیکەمان وایە ناتوان فرامۆشمانکەن کەواتە مادەم ئەمە هەیە و ناتوان فرامۆشمانکەن ئێمەژە پێ استفادە لەو دەرفەتانە وەرگین لە قۆناغەکانە بۆ هەر پارچەیەکیان مەسەلا ناتوانانی سود لە دەرفەتێک وەرگری بتوانانی استقلالی خۆی استقلالی هەموو شتەکانکەی استقلال لە سیاسەکە استقلال اقتصادەکە بە هەمویان تەواوکەری یەک بن بۆی تەکاملێکی اقتصادی دروست بێ لەوێشەوە تەکامل لە سیاسەکە دروست بێ بۆ ئایندە کە دروستبوونی دەوڵەتی کوردیە لە ڕووی ئابووریەوە کاک شێخ ینی چۆن کارێک کراوە بە تایبەتی لە بابەتی خاڵە گومرگیەکان و نێشتنی ئەو قاچاقچیە تا ڕادەی تاڵانی کە پێشتر هەبوو بەڵێ ئێمە ناڵم لە 100% سەرکەوتوو بووینەوەدا بەڵام هەنگاوی باشنراوە
ئێستا لە دەواازەکانە تقریبان تا ڕادێکی باش کۆنتترۆل کراوە بەڵام هێشتا ماوە پێویستی بە هێزێکی باشتر هەیە ئەوە بوو لە ماوەی پێشودا بڕیاردا کە هێزێکی هاوبەش دروست کرێت لە دەواازەکان بە دەرلەوەی کە ئێستا لە گومرک و لە پۆلیسی سنوورۆوانە هەیە ئەو هێزە ڕاستەوە خۆ دەسەڵات لە ئەنجومەنی وەزیرانە وەرگێت بۆ ڕێگرتن لە قاچاقچێتی ئەگەر ئێمە ئەوە بتوانین لە کەمی بکەینەوە هەندێک چونکە بەڕاستی هەموو وڵاتێک هەیە ئەگە بتوانین ئەوە کەم بکەینەوە بە دڵنیاییەوە هەم ڕێخستنەوەی داهات زیاتر دەکات هەم داهاتەکانمان باشترە بێت توانین سوودێکی زیاتری لێوەرگرین هەم بۆ بودجە تەشغیلەکە هەم بۆ ژێرخانە ئابوووریەکەش توانین ئەو داهاتی کە دەست دەکەوێت لە ڕێگەی ئەو قاچاقەوە بێتە ناو سندوقەکانی گومرک و بێتە ناو داهاتە ئەساسیەکان کە لە وەزارەتی دارایی هەیە بە دڵنیاییەوە توانین سوودێکی باشتریشی لێوەرگرین وا دەکەین ئیترێمە لە کۆڵ کۆمەڵێ مەشاکلی و مەوادی خراپیشەکەوینەوە ئەگەر بێت و تەنزیمی سنوورەکان کرێت لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ئەکسپایر بوونەوە ڕەنگە ئێمە لە دەواازە نێودەوڵەتەکان ڕێگە نەدەین ماوەدێکی ئەکسپایر بێ بەڵام چێ بە قاچاقی هێنێ کەواتەکە قاچاقچێتەکە کەم بوویەوە نەما ئەو کاتە لە ڕووی تەندروستیشەوە سوودمەند بووین لە ڕووی داهاتیشەوە سوودمەند بووین و کۆنتترۆڵی خۆشمان کردووە بازاڕێکی باشمان بۆ دروست دەبێ. کاک شێخ لە باسێکی سیاسی ئابووری ینی من وەکوۆی کە بەڕستان پیاوی دەوڵەتن لەوەی کە زۆر باسەکەن سیاسیانم لەوەی کە ئەم بیانوانەی کە لە بەتایبەتی لە سلێمانی لە تاخیرکردنی موچە ینی ئەمە دەیبینینەوە بە جیاوازیە کە لە داهاتی سەردەمی کۆڤید 19 ینی زیاتر بوو تا داهاتی سێ چوار مانگ لەمەوە بەر ئەمە چۆن ینی تەشخەڵەیەکی سیاسیە بە دانیشتوانی موچەخۆری هەر سلێمانی بەتایبەتی ئەکرێت یاخود ئەزانین چۆنە لە بۆی بەرچاوی تۆش و بینەرانی ڕوون بێ داهات مەسەرەن لە وەزارەیەک وەزارەتی دارایی هەیە لە هەموو هەرێمی کوردستانە لێرە کە داهات وەرەگیرە لە دەواازە نێودەوڵەتەکان هەم سجلاتی هەیە خۆی لەو سجلاتانە هەمووی تۆمار دەکرێت دێتە ناو پارێزگاکان و بانقی مرکزی هەیە فەرعەکانی هەیە لێرە لە هەولێرش هەیە لە هەولێر بامانشەوە لە دۆکی بامانشەوە ئەو داهاتانە دێن داخلی بانقی مرکزی دەبن بە داهات بە ڕقم ئەو ڕقەمە دەدرێت بە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی لەسەر بنەمای ئەو ڕقەمێک کە دراوە بە وەزارەتی دارایی مەسەلەن دەڵێ سلێمانی ئەم هەفتەیە 200 ملیار دیناری داهاتی گومرکی دەواازەکان بووە ئەو وەزارەتی دارایی کە دێت معاش تەوزیعەکە حسابی ئەو 200 ملیارەیەکە کە لە سلێمانی هەیە چونکە خۆیان پیاوەتوە هەیە دێت باقەکەی سەرفەکە بۆ ئەوەی معاش پێ بدە بەڵام کاتێک کە تۆ ئەریێتە سلێمانی داوای موچەم ئەلان کرد موچە دەم و 200 ملیارەکە نەماوە ئەوە جێگای پرسیار بووە ئێستاەوە لیژان وەز بەتایبەت وەزارەت دارایی سەرقاڵی ئەوەن کاڵێک کاتێک بڕێ ڕقەمێک دەن بۆ داهات دەبێت فعلا ئەو ڕقەمە لە ناو بانقا هەبێ بۆی ئەو داهاتە لە کاتی پێویستاکە بەکارهات ڕاستە ئێمە مەساڵفی تەشغیلی هەیە ڕۆژانە بەکار دەهێنرێ بەڵام تۆ مەساڵفی تەشغیلی دەبێت تێکەڵ نەکەیت تۆ کاڵی 200 ملیارم هەیە 100 داناوە بۆ تەشغیلی تۆ 100 بە تەشغیلی حسابکە بەڵام 100ەکەی کە سابتە بۆ موچە دەبێت بمێنێ نابێت بسەرف کرێ خەرج کرێ ڕەنگە ئەو خەلەلە لەوێدا بێ ئەوەی کە پارێکە دادەنێ بۆ موچە دەچێتەوە تەشغیلی جارێکی پێش ئەوەی ڕەزامەندی وەزارەتی دارایی مەسەلەن وەری بگیرێ بۆ خەرجکردن ئەو خەرجەکە ئەوش دەڵێ ئەو پارەیە خەرجکە لەو کاتەدا تعارض دروست دەبێ ئەم وتێتی خەرجیکە و ئەمیش لێرە سیوری لە بەردەستانیە پارەکە خەرجکە چۆن ئەوە تەبن بە زمانێکی سادتر کاکشێخ ئەومان پێ بڵێ لەوەی کە سلێمانی تەنها لە سەرەتی ڕقەم بنێرێ بەڵێ پارە نانێرێ ئەوەی کە پێڵ نەخێت پارە نانێرێ ئەو ڕقم دەنێرێت دەڵێت 200 ملیار لە بانقەکەمدایە ئەم 200 ملیارە وەزارەتی دارایی حسابی 200 ملیارەیەکە ئەڵێ ئەمە بدە ئەوەندە بدە بە موچە ئەوەندە بدە بۆ تەشغیلی ئەوەندە بدە بۆ ئەو خەرجیانەی کە هەیە بەڵام لە کاتێکە کە ئەوەیە لێ ئەوەی تەسبیت بووە بۆ موچەکە نایدا ئەو موچەیە ئەو پارەیە کە بۆ موچەکە دانراوە خەرج کراوە بۆ شتی تەشغیلی تر دیارە بۆیە پارەکە سوی لەگە نامێن چکو تۆ پارەکە دێ بە فعلی پارەکە دێتە بانقەکەەوە دەکرێت ئەو پارەی دەبێت بمێ ناکرێت بڵێن نیمە مادەم تۆ تەسبیتی کردو لای خۆت کە پارەت هەیە ئەو پارەدا بە ڕقم داوەتە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی یەک وەزارەتی دارایی لە هەرێمی کوردستان هەیە لە هەولێرش بەهەمان شێوەیە لە هەولێر مەسەلەن بە داروازە نێودەوڵەتەکانی حاجی وەمەرانەوەن دەڵێ ئێمە 200 ملیارمان ئەم مانگە خستۆتە بانقەوە دەبێت 200 ملیارە مکەلەفە بێ ئامادە بێت لە بانقە هەبێ ئیتر ئەو کاتە وەزارەتی دارایی خۆی چەندی لێ خەرج کردووە چەندی ماوە و لەسەر ئەو ماوەیە ئەو پێ دەڵێ ئەو پارەی خەرجکە لە کاتێکە دەڵی خەرجیکە دەبێت خەرجیکە لە ڕووی استراتیژ و جۆپۆلۆتیکی سلێمانی خاڵی گومرگی سلێمانی دەواازە سنوورەکانی سلێمانی زیاتر ئەوی پێڵێن تەراتێنی ئابووری زیاتر تیاکرێ یاخود
بەراوردی بڵێن دۆکو هەولێر ئێمە چوار دەواازە نێودوڵەتیمان هەیە دوانیان لە یەکیان لە حاجۆمەرانیان ئەوی برایم خەلیلە لێرەش پەروەسخان و حاجین باش ماخمان هەیە بەڵام ئێرە سێ چوار مەرزیلاوەکیشی تێدایە کە ئەوانیشە هەر تجارەتی تێدا دەکرێت بەڵام ئێمە وەک وەزارەتی بازرگانی مکەلەفین بەوەی کە مۆڵەتی بازرگانی دەدەین بۆ بازرگانانن کە لەو چوار دەواازەوە کاڵا دێنە ناوە ئەوەی تریشی کە دەبێت هەر دەبێت بەداهات بۆ حکوومەتی عێراقی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوە پەیوەندی بە بانکەکانی خۆیانەوە داهاتەکە دەچێتە لای ئەوان ئێمە مۆڵەتی بازرگانی نادێن بە دەواازە لاوەکیەکان بۆی کە بازرگان هاتوشێتەوە تیا بکە بەڵام داوەکو داهاتەکەی دەچێتەوە بانکەکانی هەرێمی کوردستان کاک شێخ نازانم شتێکی گرنگ کێشایانی باز بوو ببیڵیت لە دەقەیەکە زۆر سوپاس دەکەم من ئەمەوێت لێرەوە هاوڵاتیانی کوردستان دڵنیا بکەینەوانێ مەسلەی گەنم خۆراک ئارد خۆی سەبە بەردەوامی دێت داوایان لێ دەکەین یەکەم هۆشیارێمان لا دروست بێت کە بەرهەمی خۆمان بەکاربیێنین لە هەموو ڕۆیەکەوە بەرهەمی خۆمان لە ڕووی کوالتیەوە باشەوە لە ڕووی تەندروستیشەوە باشترە دووەمیشان ئێمە لە بەردەوامی لە پرۆسی دابشکردنی خۆراک بۆ هاوڵاتیان ئارد بۆ هاوڵاتیان لە کاتی خۆی دابچن سەردانی بریکارەکان کەن بۆی ئەو خۆراکە وەرگن چکۆ خۆراکە لە ڕووی کوالتیەوە باشە و لە ڕووی تەندروستیەوە باشەوە بۆ ئەوەش باشە کە مەسەلەن کە خۆیان بۆری گرن ئیتر پێویستیان نیە بچنە بازار ئەگەر عادەتەن بازاڕیش خواست و خستنە ڕووە کاتێک کە خستنە ڕوو زۆر بێت ئەو کاتە خواستیشی لەسەر کەمە بێتەوانێت کەواتە نرخ وردە وردە بەرەو خوار دەڕاتەوانێت بۆ ئەوەی نرخ بەرز نەبێتەوانێت هەمیشە خۆراکەکان وەربگرن کەمترین بازار بکەن بۆ ئەوی بتوانن نرخ ئەو نرخانە بە بەردەوامی بەرەو خوار بێنێک بەرەو سەر بڕوات بە زمانێکی بازار ئەو کاڵایانە با لە دوکانەکان نەمێنەوە بە حکمی وەرزەکە بەڵێ بڵێ ئارەوان بۆ مثالی ئەوەش دوکانەوە بەتایبەت بریکارەکان ئەمە قسە سەر بریکارەکانەکەین بۆ ئەوی لای بریکار چون بریکاری شوێنەکانیان ڕەنگە لە ڕووی تەندروستی زۆر باش نەبێ بمێنێتەوە زۆر خراپە بێ بۆی لای ماڵەوە بێ بەکار بێنێ باش تەوەک لەوەی خراپ بێ بازاڕیش بە پێی پێداویستی خۆیان شتکردن بۆی چون بەڕاستی شتێکی زۆر نەکردن کاڵاکانمان پڕن لە کاڵا مەترسی کەم بوونەوەی کاڵانیە لە هەرێمی کوردستان کاڵایەکی زۆر هەیە ئومێد ئەوەیە کە نرخی هیچ کاڵایە بەرز نەبێتەوە لە مەودووە دنیای سپاس بۆ کاک شێخ نەوزاد کاملوک و بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لە وەزارەتی بازرگانی پیشسازی کە لەگەڵمانە سپاس بۆ ئێوەش سپاس بۆم زۆر سپاس کاک شێخ خێراتی خۆشەویستان و عەزیزان ئێوەش هەمیشە کامەران و تەندروست بن